کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوانی لە کۆنگرەی حیزبەکەیان دەکەن و داوا دەکەن چی زووە ئامادەکاری تەواو بکرێت بۆ بەستنی کۆنگرا چونکە بارودۆخەکە ئەوە دەخوازێت کە یەکێتی بەرەو نێبوونەوە هەنگاو بنێت بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە پەیڕۆ و پرۆگرامی حیزبەکەیان بەپێی گۆڕانکاری و پێشاتە نوێیەکاندا بڕێژرێت و گۆڕانکاری لەم سەرکردایەتی ئێستادا بکرێت. ئێمە وەکو کەسوکاری شەید وەکو کادری یەکێتی و وەکو هەموو چینی توێژەکانی کە دڵسۆز بە یەکێتی نیشتیمانی کوردستان داواکەن کۆنگرە ببەسترێ بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان. کۆنگرە بۆ ئەوەیە کە تۆ بتوانین سیاسەتی حیزبەکەی خۆ دابڕێژیتەوە بە شێوەیەکی مەتەقیانەوە بە شێوەیەک لەگەڵ سەردەمەکەی ئێستاە بگونجێ. وەکو کادرانی یەکێتی بەرینەوە بە دۆخە ئەساسیەکەی جارانی خۆی بۆ ئەوەی سەر لە نوێ بەڕوحێتێکی یەکگرتوانە بەڕوحێتێکی نۆگەریانە بەڕوحێتێکی ئەم عەقڵە تازەی کە ئێستا لە ناو یەکێتیە هەیە دووبارە سەر لە نوێ زنوو بێتەوە. داواکارم لەسەر کردایەتی مەکتەب سیاسی بەجددی هەوڵمەند بۆ بەستنی کۆنگرە چونکە لەم کاتە بە تایبەتی لەم کاتە بۆ گەلی کورد بەس یەکێتی ئەتوانێت فریاد ڕاست بێت. بەشێک لە کادران و گەنجان یەکێتی پێیان وایە بەستنی کۆنگرا دەبێتە دەرفەتێکی باش بۆ هاتنە پێشەوەی نەوەی نییە بۆ ڕاپەڕاندنی ئەرکی حیزبەکەیان و خزمەتکردنی کوردستان و بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی سەرۆک مامجەلال. داواکارم و هیوادارم لە ئەنجومەنی سەرکردایەتی لەو برادەرە بە ڕێزانی کە پێش ئێمەن و چەند خزمەت و خەبات و تێکۆشانیان کردووە بە ڕێز و حرمەتەوە خەباتیان هەڵەسەنگێنین داوا لەوانەکەم ئەوان کۆنگرا بوەستن خۆیان پاشەکشە بکەن یا بە هەر شێوەیە لە شێوەکان هانی گەنجەکان بن یارمەتیان بن خوێنی نوێ بێتە پێشەوە و لە ئەندامانی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم کە هەوڵی جددی بدەن بۆ بەستنی کۆنگرە لەبەرەوەی هەر کۆنگرە ئەتوانێت کێشەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان حلکاوە دیارە ئەو ڕێبازەی مامجەلال کە گرتە بووی بوونی نەکەین و چەپکە گوڵەکەی مامجەلال لە یاد نەکەین. ئێمە و کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان داوا لە ئەنجومانی سەرکردایەتی یەکێتی حیزبەکەی خۆمانەکەین کەوا هەوڵ با زووتری کات کۆنگرە ئەنجام با دیارە هەموو حیزبێ پێویستە لە کاتەی خۆیان کۆنگرە بکات بۆ شەرعیات دانەوە بە حیزبەکەی خۆی. هیوادارم کەوا حیزبەکەمان قیادەی سیاسی یەکێتی هەوڵ بادکەوە بە زووترین کار کۆنگرەی ئەنجام بات بۆ نوێبوونەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی بەردەوامی لەسەر ڕێبازە جوانەکەی جەنابی مامجەلال. بەپێی پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت 4 ساڵ جارێک کۆنگرەی خۆی ببەستێت بەڵام ئەوە 4 ساڵ تێپەڕ دەبێت هێشتا و حیزبە کۆنگرەی خۆی نەبەستووە. ئەمەش نیگەرانی لە لای کادران و گەنجانی ئەو حیزبە دروست کردو و داوا دەکەن چیتر کۆنگرە دوان نەخرێت و پەلە بکرێت لە جێبەجێکردنی. هێمن کەمال، کورسان نیوز، سلێمانی.